ساڵتان لێبێت من کۆڤان عەزەتم لە هەفتپەیوینێکی تایبەتدا لەگەڵتان دەبم. پارتی دیموکراتی کوردستان دوای کۆنگرا باسی لەوە کرد کە لاپەڕەیەکی نوێ لەگەڵ حەزب و لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان دەکاتەوە. مەبەست لەم لاپەڕە نوێیە چییە؟ ئایا پارتی دیموکراتی کوردستان کەی سەردانی حەزب و لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستانەکە و سیاسەتی پارتی دوای کۆنگرە چۆنە بێت؟ ئێستا پەیوەندیەکی زۆر خراپ لە نێوان پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان هەیە. ئایا هۆکارەکان چین و بۆچی چارەسەر ناکرێن ئەو کێشانە؟ ناوە پەیوەندی نێوان پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان باشە بێت و لە پڕا پەیوەندیەکان تێکەچنەوە. با بزانم ئەم هۆکارانە چنە؟ لەم هەفتپەیوینە من میوانێکم لەگەڵ دەبێت دکتۆر هێمن هەورامی ئەندامی مەکتەبی سیاسی پارتی دیموکراتی کوردستان لەگەڵما بێت. دکتۆر بەخێر بێی. زۆر سپاس کاکۆڤان. دوای کۆنگرا پارتی باسی لە لاپەڕەیەکی نوێ کرد. تا ئێساش سەردانی حەزب و لایەنە سیاسیەکانتان نەکردووە. کەی سەردانیانەکە؟ مەبەستان لەو لاپەڕە نوێش چییە؟ مەبەستمان لە لاپەڕی نوێ ئەوەیە کە ئێمە چۆن پێکەوە پێناسەیەکی نوێ بۆ دۆخی سیاسی هەرێمی کوردستان بکەین، پێناسەیەکی نوێ بۆ ئاڵنگاریانی کە لە بەردەم هەرێمی کوردستانە بکەین، سەرچاوی هەڕەشەکان دەستنیشان کەین بۆ پێکەوە نەخشەڕەیەک دابڕێژینەوە بۆی هەموو هێزوو لایەنە سیاسی بەڕێزەکان تایە بەشدار بن. بەڵام بەداخەوە ئەوەی تێبینیمان کرد ئێمە لە دوای کۆنگرەوە سەرقاڵبوونمان بە کۆنگرەوە خوازیاری ئەوە بووین کە ئەو هەڵمەتە میدیا چاواشەکاریانەی بەرامبەر بە پارتی دیموکراتی کوردستان و بەرامبەر بە کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان و بە شەخسیش بەرامبەر بە بەڕێسەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانەکرێ لەلایەن بەشێک لە برایانی بەڕێزی یەکێتی نیشتیمانی کوردستان و کۆتایی پێ بهێنرێەوە داواشمان لێکردن کۆتایی بەم چاواشەکاریانە بێن بۆی زەمینە سازیەکی باشترمان بۆ گفتوگۆ هەبێ. ئێمە خوازیاری ئەوەین ئەم لاپەڕە نوێ بە بەپرسیارەتێکی هاوبەشی هەموو لایەکەوە بێت، چونکە پارتی لەگەڵ گرژی نییە، پارتی لەگەڵ پێکەوە کارکردنە، پارتی لەگەڵ تەباییە، پارتی لەگەڵ هاوبەشی و شەراکەتێکی ڕاستەقینەیە لەسەر ئەساسی وەرگرتنی بەرپرسیارەتی هاوبەش لەسەر ئەساسی ڕوبەڕووبوونەوەی ئەو هەڕەشە مەترسیانەی کە لەسەر هەرێمی کوردستان هەن. مادەم دەزان ئەو هەڕەشەیە هەیە لەلایەن یەکێتیەوە لە بەشێک لە یەکێتیەوە بۆچی سەردانیان ناکەن؟ بۆ ئەنگلەی و گەزندانە ڕاستەوخۆ پێیان ناڵێن بۆچی لە ئێمە چەندێک پەیوەندیەکانیشمان گرژ بن، چەندێک ناکۆبین دوجار هەرەبێ بە ڕێکەوتن بە گفتوگۆ. ئێمە لەگەڵ دیالۆگ و گفتوگۆین، بەڵام لەگەڵ بەرپرسیارەتێکی هاوبەشین. پارتی دیموکراتی کوردستان پێش کۆنگرەش و لە کاتی کۆنگرە و لە دوای کۆنگرەش لەگەڵ گرژینیە لەگەڵ هیچ لایەنێکی سیاسی و بە تایبەتی لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستانە. بۆی ئێمە چاوەڕێی ئەوەمانە کرد لە دوای کۆنگرەوە برایانی بەڕێز لە یەکێتی نیشتیمانی کوردستان بە سیاسەتی خۆیانە بچنەوە بەشێک لەو هەڵمەتە چاواشەکاری کە لە ڕووی میدیایی و بەرامبەر بە پارتی گرتویان تەبەر وازی لەبێنن زەمینە سازیەکی نەفسی باشتر ئامادە بکرێ بۆی پارتی بتوانێت شاندێکی گەورە بنێرێتە لای یەکێتی لایەنەکانی تریش تا ئێمە قسە لەسەر دۆخی ئێستای کوردستان کەین. بەڵام بەداخەوە برایانی بەڕێز لە یەکێتی نیشتیمانی کوردستان بەردەوام بوو لەسەر ئەو هەڵمەتە چاواشەکاریانی کە بەرامبەر بە پارتی و بەرامبەر بە کابینی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان ئەکرێ. ئامادەن سەردانیان بکەن. ئێمە قەت لە گفتوگۆ نەترساوین، بەڵام قەتیش لە ترسا گفتوگۆمان نەکردووە. ئێمە ئامادەین بۆ سەردانی هەر لایەنێکی بەڕێز. ئێمە و یەکێتی شەریکین، ئێمە و لایەنەکانی تریش لەگەڵ گۆڕان پێکەوە کابینی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستانمان دروست کردو. بۆیە پارتی هیچ مەرجێکی بۆ گفتوگۆ لەگەڵ هیچ لایەنێک نییە، بەڵام مەرجی لە هیچ لایەنە قبوڵ ناکات بۆ گفتوگۆکردن. دوجاریش وەزعی هەرێمی کوردستان دۆخی سیاسی ناوچەکە ئەو ئاڵنگاریانەی هەن پێویست بەوە کە ئێمە بە زمانێکی نەرم زیاتر لەگەڵ یەکتری قسەکەین، دیالۆگمان لە نێوانە هەبێ و هەڵمەتی چاواشەکاریش بەرامبەر و پارتی دیموکراتی کوردستان کۆتایی پێ بهێن. سەردانیانەکەن ئێمە ئامادەین وەکوڵێت ئێمە ئامادەین، بەڵام ئەبێ زمینەکانتان ئەو پەڕی ئاخر ئەبێ پرسیارکەین بۆ خراپە. ئێمە بەداخەوە ئەڵێن پێش ڕووداوی تیرۆرکردنی هاوکارجاف هەڵبەز و دابەزی زۆر لە پەیوەندەکانی نێوان پارتی و یەکێتیا بوون، بەڵام لە دوای ڕووداوی تیرۆرکردنی هاوکارجافەوە کە بەداخەوە بەشێک لە برایانی یەکێتی خۆیان خراپ سەهەڵەت کردو لەم بابەتە، زۆر کێشە دروستەکەن، زۆر بابەتی سیاسی ئەوروژێنن، زۆر ئاڵنگاری بۆ حکوومەتی هەرێمی کوردستان دروستەکەن، زۆر بابەت فراوانەکەن بەستەنها بۆ ئەوەی پەردەپۆشی ڕەوتی تحقیقی ئەم بابەتە بکرێت. لە کاتێک ئەم بابەتە نەپەیوەندی بە پارتیەوە وەکو حیزب نەپەیوەندی کەسیش نەیوتووە کە یەکێتی وەکو حیزب بەرپرسە لەم بابەتە یان کەسێک لە ناو یەکێتی. ئەمە ڕووداوێکی تیرۆریستی لە پایتەختی هەرێمی کوردستانە کراوە. دەستگامنیەکانی هەرێمی کوردستان بە پرۆسەیەکی شەفافانە لێکۆڵینەوەیان تیا کردووە. داوای هاوکاریمان یەکێکە لە هۆکارە ئەساسیەکان بەداخەوە کە ئەم ئاڵنگاری و کێشانە ئێستا دروستەکرێ بەم فراوانیانە ئەوەندە کۆسب دروستەکرێ بۆ بەلاڕایدابردن و بۆ پەردەپۆشکردنە کە پارتی لەگەڵ بە هیچ شێوێک لە پەردەپۆشکردنی هیچ ڕووداوێکی لەو شێوانیە. چیەکەن بۆی ئەو پەیوەندی ئاسایی بکەنەوە؟
پێشە شتێکە بێ حکوومەت کاری حکوومەتی خۆی بکات دەستگا ئەمنیەکان کاری دەستگای ئەمنی خۆیان بکەن بە دەربێ لە بە شخصەنەکردن و بە حیزبیکردنی ئەم بابەتە دیسانەڵین ئەنجومەنی ئاسایش هەر بابەتێکی تر لەم پەیوەندیانی کە پەیوەندی بە ڕووداوی تیرۆرکردنی و کارجافەوەیە لێگەڕێن با ڕوتی تحقیق بۆ خۆی بڕوا هەر لیژنەیەکە هێنن هەر کەسێک دێتە ناو کۆمەلگای نێودەوڵەتی بێنێتەوەی گرتوەکان بێ هەر بابەتێک بێ بۆ ئەوەی ڕاستی ئەم ڕووداوە ئێستا باشێکی زۆری دەرکەوتەوە بۆی بە ئەنجامێکی تر بگاتەوە ئێمە لەگەڵەوەین ئەم بابەتە ئەمنیانە ئەم بابەتە حکومیانە لە پرۆسی سیاسی و ململانی سیاسی جا بکرێتەوە چکە دوجار ئەم وڵاتە پێویستی بەوەی پەیوەندیکی ئاسایی لە نێوان حیزبە سیاسەکانە بەڵام ناکرێت حکوومەتکاری چاکسازی خۆی بکە کۆسپی بۆ دروست بکرێت ناکرێت حکوومەت ریفۆرم بکە بڵێن وڵا حکوومەت نابێ ئەم ریفۆرم بکە ناکرێت حکوومەت لە بەشێکی ئەساسی هەرێمی کوردستانە ناتوانێت بەرنامە چاکسازیەکانی خۆی جێبەجێکە لێگەڕێن بە کابینەی نوێیەم ئەو کارنامەیە کە هەیەی کە کارنامەی هەر سێلایانی سەرەکی پێکێنەرە ئەو ڕێککەوتنە سیاسی کە کراون ئەم ڕێککەوتنە سیاسیانە جێبەجێ بکرێ و هەمومان پاڵپشتی و پشتیوانین بۆ پرۆسی چاکسازی لە هەرێمی کوردستانە پەیوەندیتان لەگەڵ یەکێتی لە سەردەمی هاوسەرۆکیە باشتر بوو یان ئێستا ئێمە پەیوەندی لەسەر بنەمای شخصی نەدروستمان کردو و نەدروستی ژەکەین ئێمە یەکێتی نیشتیمانی کوردستان هێزێکی ئەساسی بنەڕەتی هەرێمی کوردستانە ڕێککەوتنی سیاسیمان لەگەڵی هەیە ڕێککەوتنی 4 2019مان لەگەڵی هەیە ڕێککەوتنی پێکێنانی کابینەمان لەگەڵی هەیە چەندین دیدار و دانیشتنمان لە 2 ساڵی ڕابردووە هەبوو ئێمە لە لای خۆمان و لە پارتی دیموکراتی کوردستان ئێستا ژەڵین پابندی بە هەموو ڕێککەوتنەکان بەڵام بەداخەوە ئەو هەڵبەزوو دابەزی لە پەیوەندیەکانی پێش با بڵین ئەوەی پێوتر ڕووداوی هەشتی تەموز ئەوترا سەبەبەکەی کەسێک و تاقمێکە لە ناویکێتیا و ئەگەر ئەمە نەوێنێت ئەم هەڵبەزوو داوەزانە چارەسەرەکرێن بەشێک لە کێشەکانی سنووری سلێمانی چارەسەرکرێ ئەو کۆسپانەی بۆ چاکسازی لە بەردەم کابینی نوێما چارەسەرکرێت دەرکەوت نەک ئەمانە چارەسەر نەکراون ئەگەر زیادیان نەکردوێ کەمیان نەکردووە زیادیان کردووە من ئەڵێم ئەگەر زیادیان نەکردوێ کەمیان نەکردووە کەواتە ئێمە پێویستمان بە مڕاجعەیەکی زۆر ورد و زۆر لە سەرخۆ هەیە پێویستمان بە گفتوگویەکی ورد و کراوە هەیە سەردەمی هاوسەرۆکیە خۆزگە ناخوازین وەکو باسم کرد پەیوەندیەکانی ئێمە لەگەڵ کۆی یەکێتی نیشتیمانیایە لەگەڵ شخصێک لە ناو یەکێتی نە لەسەر ئەساسی شخصێک دروست کراوە نە لە ئەساسی شخصێکیش کۆتایی پێدەی ئێمە پارتی و یەکێتی دوو حیزبی ئەساسی و شەریکی ئەساسین لەم وڵاتە ئەبێ پەیوەندیەکانمان لەسەر بنەمای ڕێککەوتن وەکو دوو حیزب بەرپرسیارەتێکی هاوبەشمان هەبێ و هەوڵ بین ئەو کێشانی کە بۆ حکوومەت دروست ئەکرێن بەداخەوە بە تایبەتی لەلایەن بەشێک لە برایانی بەڕێزیەکێتیەوە ئەم بابەتانە کۆتاییان پێ بەڵامەوەڵێن ئەو ڕێککەوتنێکە لەگەڵ پارتیمان کرد جێبەجێ نەکرا بۆ پێکێنانی حکوومەت ئێمە با من بە سەراحەت قسەکەم ئێمە ڕێککەوتنێکمانەی ڕێککەوتنی 4 2019 لە لای پارتی جەنابی کاگنێچیروان ئیمزای کردو لای یەکێتی جەنابی کاک کوسرەت ئیمزای کردووە لەو ڕێککەوتنا لە چەندین خاڵی بەڕوونی هاتووە کە هەردوو حیزب پابندن بە پشتیوانیکردنی پرۆسی چاکسازی کابینی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان هەردوو لا پابندن بەوەی کە حکوومەت لە سەرانسەری هەرێمی کوردستانە کاری حکومڕانی خۆی کە بەڵام من پرسیارەکە لە جەنابەت و لە بینەرانی بەڕێزی شەکەم ئایا کابینی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان توانیوەتی سەرجەم کارنامەکەی خۆی لەو ناوچانەی کە ناوچی جێنفوزیەکێتی نیشتیمان بۆ وەکو خۆی جێبەجێکە ئەمانە پرسیارن دواتریش قیاس چی بۆی کە ڕێککەوتنەکە جێبەجێ نەکراوە من ئەمەمان لە هەندێک لێدوانی میدیایش بینیوە کە پارتی پابندی ڕێککەوتن نەبوو و پارتی زۆرینەی بەکارێناوە من یەک نمونە بۆ جەنابەت کۆڤان لە کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستانە 97 کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان کرد و یەک کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیرانم پێ بڵێ بڕیارەکانی بە زۆرین و کەمین لە ئەنجومەنی وەزیرانە درابن 181 بڕیار لە ئەنجومەنی وەزیران لە کابینی نوێمە دراون یەک بڕیارم پێ بڵێ بە زۆرین و کەمینە لە حکوومەتی هەرێمی کوردستانە بڕیاری لێدرابێ 26 پرۆژە یاسا کە یاسای حکوومەت بوون بۆ پەرلەمانی ناردووە یەک پرۆژە یاسایانم پێ بڵێ کە کوتلەی پارتی لە ناو حکوومەت زۆرین و کەمینی بەکارهێنابێ لە پەرلەمانی کوردستان ئێمە 51 یاسا و بڕیاری تەشریعیمان دەرکردو لە پەرلەمانی کوردستانە هەموو بڕیارەکانی حکوومەت هەر 180 بڕیارەکەی هەر 51 یاسایی کە لە پەرلەمان بە یاسا و بڕیارەوە دەرچووە هەمووی بە تەوافق و بە لێک تێگەیشتن گرت پێم بڵێ لەکوێ ئەم ڕێککەوتنانە جێبەجێ نەکراون مەبەستیان لەو پۆستانەیە کە بەرێکی حتا لە پۆستەکانیش ئێمە من لە ئیدارەدانی ئێمە لە پۆستەکانیش من بەداخەوە بۆنەوانەڵەن پارتیەوێ هەمووشت بۆ ئەو بێ ئاخروانە وانە من بە بەڵگەوە پێتم با یەک نمونەمان پێ بڵێن هەموو پۆستەکان کەوانە بوو من نمونەیەکت بوو باسەکەم ئەزانین کا کۆڤان بەرکەوتەی پۆست چ لە کابینەی هەشتم چ لە کابینەم بەپی بەرکەوتەی ئینتیخابی بووە لە کابینەی پێنجەمی لە کابینەی هەشتەمی حکوومەتی هەرێمی کوردستانە یەکێتی نیشتیمانی کوردستان 5 وەکیل وەزیری هەبوو بەپی ئیستحقاقی ئینتیخابی لەم کابینەوە 6 وەکیل وەزیرانە ئەزان ئێستا چەندیان هەیە 8 وەکیل وەزیریان هەیە بەپی لە کابینەی پێشووی حکوومەتی هەرێمی کوردستانە یەکێتی نیشتیمانی کوردستان 14 ڕاوێژکاری لە وەزارەتەکانە هەبوو بەپی ئیستحقاقی ئینتیخابی ئێستا 16 ڕاوێژکاری بەرەکەوێ ئێستا ئەزانی چەند ڕاوێژکاریە لە ناو وەزارەتەکانە
هەژدە ڕاوێژکاری هەیە لە ناو وەزارەتەکان لە بەڕێوەبەرایەتی گشتیەکانی ناو حکوومەت هێرمی کوردستان لەسەر ئاستی وەزارەتەکان لە کابینەی پێشوو چلونەوە بەڕێوەبەری گشتیان هەبووە بەپی بەرکەوتەی هەڵبژاردننی یەکێتی نیشتمانی کوردستان کە وەزیرەکانی پێدانراوە بە هەمان بەرکەوتە یەکێتی 34 بەڕێوەبەری گشتی بەرەکەوت ئێستا زانین لەم کابینە چەند بەڕێوەبەری گشتیان هەیە 49 بەڕێوەبەری گشتیان ئەگەر ئەم سێ ژمارەی وتموانی بە یەک بەڕێز لە یەکێتی نیشتمانی کوردستان بڵاو کەواتە ڕێککەوتن دەسەڵاتیان هەیە من مەسەلە دەسەڵات یاسا دیاری ئەکات دەسەڵاتی وەزیر دەسەڵاتی وەکیل وەزیر دەسەڵاتی ڕاوێژکار دەسەڵاتی بەڕێوەبەری گشتی یاسای ئەنجومەنی وەزیران هەیە دەسەڵاتی وەزارەتەکان هەیە و ئێمە جۆرێک لە تەوافقمان لە نێوان هەموو سەرجەم وەزارەتەکان بۆ ڕێککەوتان جێبەجێ ئەوانێک یەکێتین دەسەڵاتیان لەلای یەکێتی هەیە لە زۆنی سەوزە ئەوانی پارتیشن دەسەڵاتیان ئێمە با من بە سەراحەت یەکشت پێ بڵم هەر لە سەرەتای ئەم کابینە من خۆم وەفدی مفاوز بووم لەگەڵ برای بەڕێز لەگەڵ جەنابی کاک مەسرورە کە لەگەڵ یەکێتی دانیشتوێن دواتریش ئاگاداری وردەکاری زۆری کاری کابینەکە بووم بە حکومەیە کە ئێمە لیژنەیەک بووین لەگەڵ جەنابی کاک مەسرورە ئەو دەسەڵاتەی بەڕێز جەنابی کاک مەسرور بارزانی بە بەڕێز جەنابی جێگری سەرۆکی حکوومەتی لەم کابینایەوە لە کابینەکانی پێشووترە بە هیچ شێوێک ئەو دەسەڵاتە بە جێگری سەرۆکی حکوومەت نەدراوە و لە یەکەم ڕۆژی کارکردنی شەو جەنابی کاک مەسرور پێی وتون من ئەمەوێت سەرۆکی حکوومەتی هەموو هەرێمی کوردستان جەنابیشت جێگری سەرۆکی حکوومەتی هەموو هەرێمی کوردستان بە ئەم زۆن و ئەو زۆن نەمێنێ کوردستان یەک زۆنە نەزۆنی زەرد و نەزۆنی سەوز بێ زۆنەکە زۆنی کوردستان بێ هەمومانتیایە حکومڕان بین ئەتوانی بەڕێوەبەرێک بگۆڕێت لە زۆنی زەردابێت من یەک شتت پێ بڵێم جارێک گۆڕینی بەڕێوەبەری گشتیەکان لەسەر ئاستی پارێزگاکان ئەمە دەسەڵاتی ئەنجومەنی پارێزگاکان مەبەستم لۆنی هەر دەسەڵاتێکیان زۆر ئاسای بەڵام ئەبێ پرسیارەکە لەمە بێ ئایا بە پێوەری حکومڕانیە گۆڕێ یان بەرپرسێکی حیزبی شەو ئەخەوێ بەیانی هەڵەسە لەبەر تەسفیاتی حیزبی ئەڵێ فلانە وەزیرم بۆ بگۆڕن فلانە وەکیل وەزیرم بۆ بگۆڕن نا فلانە کەس وەڵام مەسوولێکی ئەمنی باش بۆ لەگەڵم بۆ ئێستا لەگەڵم نیە بێ لای بن بە میزاجی حیزبی ناکرێ کەسێکی حیزبی ناکرێ بڕیاربات لەوەی پۆستی ئیداری چۆن دائەندرێ و پۆستی ئیداری چۆن لابێ ئێوە ئەتوان کەسێک لە سلێمانی بگۆڕن وەکو باسم کرد لە چوارچێوەی ئەم دەسەڵات دەستگۆڕینی خەڵک لە سلێمانی ئەبێ ئەنجومەن لەسەر ئاستی بەڕێوەبەری گشتێ بێ ئەنجومەنی دەسەڵاتی پارتیە لێرە ئەمە کێشەکەیە کە من ئەڵێم بەشێک لە کێشەکان هەن بەڵام ئەمە ناکاتەوەی کە ئێمە شەراکەتێکمان ئەمە دیسان ڕێکەوتنێکمان هەیە ئێمە ئەوەی پارتی پەیوەست بۆ پێی پارتی پابندی بەشی خۆی بە لە ڕێکەوتنەکان دکتۆر بە فعلی دوو ئیدارەیە ئێمە ناخوازیین دوو ئیدارەی بێ هیوادار دوو ئیدارەیش بێ من ناتوانم بڵێم بەڵام ئەتوانم پێت بڵێم بەڵێ دەسەڵاتی سەرۆکی حکوومەت و حکوومەتی هەرێمی کوردستان بەداخەوە ئەو قسەیەکەم بەداخەوە ئەو قسەیەکم بڕیارەکانی ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان لە زۆنی ژێر دەسەڵاتی برایانی بەڕێزی یەکێتی نیشتمانی کوردستان وەکو پێویست جێبەجێ نەکراوە زۆر باش ئەگەر بەڵگەشتەوە دەیان بەڵگە هەیە باش ئێستا دێنە سەر با بڵێن گفتوگۆی زیاتر جێگری سەرۆکی حکوومەت بۆ دەوام ناکات وەڵام پرسیارە لە جەنابی ئەم پرسیارە لە جەنابی بکە پێش تیرۆرکردنی هاوکار جاف کە بەداخەوە برایانی بە پەشێک لە برانی بەڕێزی یەکێتی بە بێ بیان و خۆیان سەغڵەت کردووە لەم بابەتە یعنی هەموو شتێکیان فراوان کردووە ڕەخنەکانیان کێشەکانیان بیان و گرتنەکانیان بەس تەنها بوو ئەوەی بە کوردی شتێکگەڵێ شتەکە دیزە بە دڕخونە بکرێ و پەردەپۆش بکرێ ئەمە ڕووداوێکی تیرۆریستی گەورەیە لە ناوشاری هەولێر کراوە هەولێر ئێستا 38 قونسولیەتایە کۆمەڵێک کۆمپانیای گەورەی جیهانی تایە سەقامگیری هەولێر هەمومان لێ بەرپرسی ناکرێت کردەوەیکی تیرۆریستی بەرامبەر بە ئەفسەرێکی باڵای ئەنجومەنی ئاسایش کرابێ تحقیقێکی ورد کراوە کامێرای چاودێریەکان هەن دان پێدانانەکان هەن کەس یەکێتی وەکو حیزب تۆمەتبار نەکردووە کەس شخصێکی لە ناویکێتی تۆمەتبار نەکردووە لە ئەنجامی تحقیقێکی ورد لە ئەنجامی دانپێدانان ناوی کۆمەڵێک شخصی تراتۆ کە بەرپرس بوون بەشدار بوون لە جێبەجێکردنی ئەم عملیات تۆمەتبار کراون کە بەشدار ناڵین تاوانبار کراون تۆمەتبار کراون یەکەم ئێمە بۆیە ئەڵێم دوای ئەم ڕووداوە زۆر شتیان ئاڵۆستر کردو بەس تەنها بۆ ئەوەی ڕوتی ئەم تحقیقە بەلاڕێیا بدرێت کە نابێ بەلاڕێیا بدرێت چۆمە کردەوەیکی تیرۆریستی بووە ئەبێت دادگا سەروەر بێ لەم بابەتەوە بێ ئەنجامەکانی هۆکارە بەرەسقوبات تاالبان ناتە کۆ من نازانم هۆکار ئەوتوانی ئەو پرسیارە لە جەنابیکەی بەڵام ئەڵێم لە دوای کردەوەی تیرۆریکردنی هاوکارجافەوە بابەتەکانیان زۆر ئالۆز کردو کە ئێمە خوازیاری ئەوە نەبین ئەم بابەتانە ئاوا ئالۆز بکرێن چکە پەیوەندی پارتی و یەکێتی سەقام وەک پارتی و یەکێتی وەکو دوو حیزب چه پەیوەندیان بە بابەتێکی ئەمنی و خەرقێکی ئەمنیەکە کرابێ کە مؤسساتی ئەمنی تحقیقاتی ئەمنی بەپێی یاسا و بەپێی ڕێکارە ئەمنیەکانی خۆیانی تیان هۆکاری تر باسەکەن بۆ نمونە هێز جۆڵێنراوە بۆ بەردەم ماڵی وڵی با من تۆزێک لێرە سەراحەتتر قسەکەم من بەداخەوە هەندێک شت هەیە بەرئەنجامی بەشێک لەو دۆخە ناوخۆیە کە لە پێش هەشتی تەمووز لەیەکی لاویکێتیا بوو دو هەشتی تەمووزیش لە سلێمانی بوو ینی هەولێر و پارتیان بە هەندێک شتەوە گلاندووە کە ینی دەرهاویشتەی بەشێک لەو ناوکۆکی ناوخۆیانەی ئەوان بووە
بەڵام ئەمە بابەتێکە ئێمە خوازیاری چارەسەرین خوازیاری ئەوەین هەموو کابینە پێکەوە کارکە ئەو ئەرکانی لە سەرشانێتی ماوێتی جێبەجێکە و خوازیاری ئەوە نێمە بەرەو هەڵبژارنێکی پاک و بێگر لە هەرێمی کوردستانە بڕۆین بۆ ئەوی بتوانین ئێمە متمانی ئەو متمانی هاوڵاتیان بەدەست بێنینەوە کە بتوانی خزمەتگوزاری زیاتر بێنینەوە ئارە هێز نەچۆتە بەردەم ماڵی ئەمە توانی ئەو پرسیارە لە خۆی کەیت بەڵام لەو لایەنانی کە کراون ئەگەر بێت ئێمە حاضرین بۆ تحقیقێکی مشتەرەکە ئەکرێ بەڵام مەکتەب سیاسی و لەوانەیە ئەم پرسیارە لە جەنابی بکەنەوە بەڵام هیچ شتێک بیانو نییە بۆ ئەوەی تۆ وەکو نائیب ڕئیسی حکوومەت داوام نەکەی لە کابینە ئەگەر هەر شتێکە بە ئێمە دیسان وتم 97 کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران کراوەکە کۆڤان هەر بابەتێکی با لە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران ئاباسکە ئەگەر بابەتێک پەیوەندی بنەوتەوە هەیە با لە کۆبوونەوەی ئەنجومەنی باڵای نەوتو غازا باز بکرێت ئەگەر بابەتێک ئەگەر بابەتێک پەیوەندی بە بابەتی ترەوە هەیە لە ئەنجومەنی باڵای ئابووریا ئەتوانرێ باز بکرێت هیچ شتێک قابلی تعقیدکردن نییە هەموو شتێک قابلی چارەسەرکردنە مەبەستم لێ ئەگەر هێز لە بەردەم ماڵی بێت چۆن بچێتە کۆبوونەوەی نەخێر من بەو جۆرە نییە کە ئەم شتە گەورە کراوە دیسان ئەڵێم بەداخەوە دوای ڕووداوی تیرۆرکردنی هاوکارجاف شتەکان زیاد لە حەجمی خۆی گەورە ئەکرێ بەتایبەتی لەلایەن بەشێک لە برادرانی یەکێتی و بۆی پەردەبۆش و دیزە بە دوورخۆنەی ئەم کردەوە تیرۆریستی بکرێ بەفعلی هێز چۆیان نادەکتۆر ئەمە دیسان ئەڵێم کا کۆڤانیانی ئەم بابەتە پەیوەندی بەوە من ئەڵێم شتەکان ئاڵۆز کراوە ناکرێ بەم ئاڵۆزیە بێتەوە ئێمە لەگەڵ ئەوەین پەیوەندیەکی دۆستانەمانە بێ حکوومەت کاری حکومڕانی خۆی بکە مەسەن ئێستا من تەحەدنا ئەەکەم یەک نەفرم لەناو پارتی پێ بڵێ بە میزاجی حزبی خۆی بڵێ ئەبێ ئەم مدیر عاملا برێن و ئەبێ ئەم وەکیل وەزیر لابن و ئەبێ ئەم وەزیر لابرن یەک نەفرم پێ بڵێ یەک حەدەسن یەک حاڵەتم پێ بڵێ ناو پارتیا بوو بێ بەڵام ناکرێت ئێستا لە سلێمانی کەسێکی حزبی خۆی بە حاکمی ڕەهای سلێمانی بزانێ و بە میزاجی خۆی ئەم برادرم بۆ لابن لە بەڕێوەبەری گشتی و ئەمە لەگەڵ من نییە و ئەمە لەگەڵ فلانە کەسە و ئەمە نابێ و ئەمە گەندەڵە و ئەمە گەندەڵ نیە ڕۆژێک گەندەڵە و ڕۆژێک گەندەڵ نیە و ڕۆژێک باشترین بەرپرسی دەستگای ئەمنی ڕۆژێک ناوەڵا بەرپرسی دەستگای ئەمنین ینی ئەوە بە میزاج ناکرێ مامەڵە لەگەڵ دامەزراوەکانی حکوومەت وەکو پارتی دەسوەردان ناکەن لە کاروباری حکوومەت یەک حاڵەتم پێ بڵێ بەرپرسێکی پارتی وتبێتی ئەبێ فلانە بەڕێوەبەری گشتیان فلانە وەکیل وەزیریان فلانە وەزیر نابێت لە حکوومەتا ببێنێ پارتی سیقەی بە تیمی خۆی لە حکوومەتە هەیە پارتی سیقەی بە تیمەکەی خۆی هەیە بە میکانیزمی حکومڕانی بەپێی یاسا و ڕێساکانی حکوومەت بەپێی پەیڕەوی کاری ئەنجومەنی وەزیران مامەڵە لەگەڵ بەپرسانی خۆی بکە ئەمە مطلقە کە دەستوەردان ناکە یەک نمونەم بنێ ئێستا لەو بنمونانەی کە لە هیچ ئاستێکایان بەست لە ئاستە بەرزەکان چونکە ئێمە بەڕێز کاک مەسرور بارزانی کە سەرۆکی ئەنجومەنی وەزیرانە ئەو وەزیرە بەڕێزانەی کە لەوێن سیاسەتی پارتی بۆ حکومڕانی جێبەجێ ئەەکەن واتە ئەوان تعبیر لە شخصی خۆیان ناکەن تعبیر لە حزبێکی گەورەکەن کە پارتین ئەم متمانە گەورەی کە جەنابی سەرۆک و قاعیدە و قیادەی پارتی بە تیمی خۆی لە حکوومەت داوە تەواو ئەوان بەرپرسن لەوەی کە سیاسەتی پارتی لە حکومڕانی جێبەجێ ئەەکەن بۆیە هەموو دەسەڵاتێک لای ئەوانە لە هەر ئاڵوگۆڕێک لە هەر بابەتێک بێ ئیتر ئەندام مەکتەب سیاسیەکی ئێمە یان بەرپرسێکی تری گەورەی ئێمە نەهێت بە میزاج بڵێ نەوەڵام من لەگەڵەوە نیم ئەم وەزیرە داوامکات نابێ ئەبێ فلانە وەکیلما وەزیرمان بۆ بگۆڕن فلانە مدیر عام گەندەڵە ئەبێ بە یاسا مامەڵە لەگەڵ ئەم جۆرەشتانە بکرێت ڕێکەوتنتان نییە لەگەڵ یەکترا بۆ منە من ئەم وەزیرم ناوێ ئەماوەیە ئەگەر یەک شتە کاک کۆڤان زۆر هیچ کەس با ئەم بەڕێزان لە یەکێتی نیشتیمانی کوردستان ناڕازین لە ئەدای بەشێک لە وەزیرەکانی خۆیان زۆر ئاساییە لەناو کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیرانە چونکە ئەم حکوومەتە حکوومەتێکی هاوبەشە حکوومەتی شخصی کاک مەسرور نییە حکوومەتی شخصی پارتیژ نییە وەزیرەکانی یەکێتی وەزیری کابینەشن وەزیرەکانی پارتیژ وەزیری کابینن وەزیرەکانی گۆڕانیش وەزیری کابینن با ئەم هەرسێ حزب مناقەشەیەک بکەن لەسەر ئاستی تیمی وزار بڵێن ئێمە لەگەڵ تعدیل وزاریەکەین فەرمو بێ زەحمەت بەشێک لە وەزیرەکانە گۆڕین مبەڕێدی گۆڕانکاریەکەش ئەمێ بەڵام بڵێن ئیلا ئەبێ فلانە کەس بگۆڕن بەبێ ئەوی سەرۆکی حکوومەت لە هۆکارەکەی ئاگادار بێ چۆن شتیوە ئەبێ ینی لە چه حکومڕانێکی دنیا هەیە تو داوای گۆڕینی کەسێک بکەی سەرۆکی حکوومەتەکە ئاگای لێ نەبێ دکتۆر زۆر باست لە پرسی تیرۆرکردنی هاوکارجاف کرد وتت بەشێکی سەرەکی کێشەکانە بەشێک بۆچی بە سیاسی کراوە وڵای مەشم پرسیارەمان لە بەشێک لە برایانی بەڕێزی یەکێتی نیشتیمانی کوردستانەیە چونکە بۆ ئێمە سیر بوو و حیزب بەشێکیان تەدەخولی تیا بکەن لەبەر ئەمە ڕووداوێکی ئەمنیە لە هەولێر ڕوویاوە ئەفسەرێکی باڵای ئەنجومەنی ئاساییشە تیرۆر کراوە دەستگا ئەمنیەکانی هەولێر بە شێوەیەکی پرۆفێشناڵانە تحقیقیان کردو بە دوواداچوونیان کردو سەرەداویان دەستکەوتووە بە بڕیاری دادگا کردەوەکانی پێویستەکە ئەو ئیجراتانەی کە کراون لە ئەنجامی ئەم تحقیق و دامپێدانان و بەڵگە تەلەڤیزیۆنیەکان و بەڵگە ڤیدیۆیەکان و وێنەکان دەرکەوتووە کە کۆمەڵێک تۆمەتباری تر هەن کە بەشداری ئەم کردەوە تیرۆریستی بوون دەستگا ئەمنیەکانی ئێرە لەسەر ئاستی ئەنجومەنی ئاسایش حتا لەسەر ئاستی بەڕێز کاک مەسرور خۆی داوای لە بەڕێز کاک بافڵ تاڵەبانی کردووە کە هاوکار بێ لەم بابەتە ینی داوای هاوکاری لێ کردووە با من نمونەیەکت بۆ باسکەم کاکۆڤان وەختی خۆی کە کاک فەرەنس و حەریری شەهید کرا لێرە هەموو گومانەکان ئەو کاتەش ئەوە بوون کە یەکێتی نیشتیمانی کوردستان لەمایە جەنابی سەرۆک بارزانانی لە کاتی ناشتنی فەرەنس و حەریریە
فەرمووی هیوا ئەخوازم یەکێتی نیشتیمانی کوردستان لە پشت ئەم بابەتە نەبێ وێ داوای هاوکاری کرا. کاک جەوهەر نامیق بە ڕەحمەتپی لەگەڵ برادێکی مەکتەب سیاسی نامەیەکی سەرۆکیان بردیان لای مام جەلال بۆی مام جەلال هەموو ئامادەکارێکی پیشانیان داوای هەر شتێکە کراوە دوایش دەرکەوت کە چۆن بووە بۆی ئێستش ئەم بابەتە نووسراوی ڕسمی ئەنجومەنی ئاسایشەیە بۆ دەستگامنەکانی سلێمانی کە داوا ئەکات بەشێک لەم تۆمەتبارانە بهێنرێن خۆنە وتران ئەمانە تاوانبارن وترامانە ناویان هێنراوە ڕسمیان هەیە ڤیدیۆ هەیە دامپێدانان لەسەریان هەیە بۆی بگەینە هەندێک لە نەتیجەکان بۆ ئەوەی لایەنی سەرەکی ئەنجامدەری ئەم بابەتە بۆ هەموو خەڵکی کوردستان بە سیاسیتان نەکردەوە نەخێر بە هیچ شێوێک و ناشمانێ هیچ پەیوەندی بە پارتیەوەڵێن پارتی باشە زانی کە هیچ پەیوەندی بە پارتی دیموکراتی کوردستانەوە نییە کردەوەیەکی تیرۆریستیە لە هەولێر عقیدێکی ئەنجومەنی ئاسایش بە بەرچاوی کچەکەیەوە بە بەرچاوی خێزانیەوە بە بەرچاوی خوشکیەوە تیرۆر بکرێ بە ڕۆژی ڕووناک لە ناو شاری هەولێر لە پایتەختی هەرێمی کوردستان هەمووتان ڤیدیۆکەتان بینن بیژدانی چه ئینسانێک ڕێگە بەوایەت ئەم بابەتە بە سیاسی بکە ئەگەر ئێمە وەکو پارتی بمانەوە شتی سیاسی ئیستیسمارکەین نیوەی خەڵکی سلێمانی ئێستا بێزارە لەو حکومڕانی کە لە سلێمانیا هەیە لەو بێسەروبەری کە ئێستا لەو سنوورە هەیە بەداخەوە ئەڵێم ئەگەرمانەوە ئیستیغلالکەین بۆ لێدانی حزبی ڕکابەری خۆمان زۆر وەسیلەی تر هەیە بتوانین بەکاری بێسەروبەریەکان چین ئەڵێم ینی زۆر بابەتێک کە من نامێ بچمە سەر تەفسیلەکەی بەڵام بەداخەوە ئەم بابەتە نابێ بە سیاسی و بە حزبی بکرێت خەرقێکی ئەمنیە کردەوەیەکی تیرۆریستیە دەستگایەکی ئەمنی لە هەرێمی کوردستان بە دوواداچوونی کردووە ئێمە داوامان کردووە ئێستش داوا ئەەکەین ئەوەی کاڵێم ئێمە هەڵبەتە موەساتی ئەمنی ئێمە لایەنی سێم کێ دێت بۆ لێکۆڵینەوە موەساتی ئەمنی ئامادەیان دەربڕیوە ئەوان بێ ئەوە تویان نەک حتا کاک مەسروور برادرانی خۆیان ئەنجومەنی ئاسایشیش لایەنی سێم خۆڕاگەیاندراوکە ئەنجومەنی ئاسایش ڕوون بوو لایەنی سێم ئەهێنن کی ئەهێنن UN ئەهێنن لیژنەی پەرلەمانی ئەهێنن لە هەر شوێنێکی دنیا تحقیق بکرێ ئەنجومەنی ئاسایش هەرێمی کوردستان لاری نییە لەوەی کە ئامادەم لیژنەیەکی هاوبەشی یەکێتی و پارتی و لایەنی سێم وەکو حیزب نا بۆ ناوی حیزب بهێنی لیژنەی هاوبەش هەر لە بیدایەتی پرۆسەکەەوە ئامادەی هەبوو دوای ڕاگەیەنراوی ڕسمی ئەنجومەنی ئاسایشەیە کە داواکان یەکێتی ئەوروپای UN لیژنەی پەرلەمانی لایەنی سێم لە هەرێمی کوردستان لە دەروی هەرێمی کوردستان بێت بەشدار بێت لە تحقیقەکە و ئەو تۆمەتبەرانی کە ناویان هاتووە ڕادەست بکرێن بۆی گفتوگویان لەگەڵا بکرێت بۆی بەپێی ئیجراعاتی قانونی چییە لەناو ئەم پرۆسە تا بگەنە ئەنجامی وەڵام بەڵێ وەڵام تامەوەرگرتوتەوە هی وڵی وەڵامەکە ئەم فەوزا سیاسیە کە دروست کراوە ئەم هاشوهوشەیە کە کراوە ئەم بەلە ڕێبدارێکە کراوە ئەم ئەزمە سیاسیانی کە دروستەکرێ هەموو ئەم ئەزمە سیاسیانی کە دروستەکرێت بەس بنەت نەتیجەکە ئەوەیە بۆی ئەنجامی ئەو لێکۆڵینەوەن لە کوشتنی هاوکارجافا هەیە دیزە بە دەرخۆنە بکرێت کەواتە ئەڵەی هۆکاری سەرەکی کێشەکان ئەوەیە بەشێک لە هۆکارە شارەتکیەکانی کێشەکانی ئێستا کە دروستەکرێت بۆ کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان تۆمەتی بۆ دروست ئەکرێ ڕێگری لە چاکسازی ئەکرێ بۆ پەردەپۆشکردنی ئەو کردەوە تیرۆریستی کە بەرامبەر بە هاوکارجاف لە هەولێرا کرا بۆ بەڕاشکای پێیان ناڵن مادەم بە حکوومەت ڕازیراوە نا ئێمە نەمانوت بۆ بکشێنەوە یەکێتی نیشتیمانی شەریکی ئەساسیڵن لە حکوومەتەدا ئەڵێن یەکێتی نیشتیمانی کوردستان شەریکی ئەساسیم حکوومەتەیە کەس خێری بە یەکێتی نەکردو کەس خێر بە پارتی ناکات دوو حیزبی سیاسین جیاوازی سیاسیمانەیە بەشداری هەڵبژاردنمان کردو پێکەوە ئەم وڵاتەمان دروست کردو بەشدارین پێکەوە بەرپرسی هاوبەشین لە هەموو دەستکەوتێکە بۆ هەرێمی کوردستان هاتبێت کەس یەکێتی وەکو حیزب تۆمەتبار نەکردو ناشیکە ئەڵێن وەرن پێکەوە بەڵام ئێمە ئێستا ئەوەی ئەیبینین بەداخەوە لە ئەرزی واقعا ئەم هەموو کێشە و گرفتەی بۆ کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان دروست ئەکرێ بۆ پرۆسی چاکسازی دروست ئەکرێ بۆ پەرتەوە جیناب خۆ پێش ئەم ڕووداوە تیرۆریستیش کێشە و گرفتمان زۆر بە لەناو هەرێمی کوردستانە بۆ ئەوە هەندێک شت زەق نەکرابوویەوە هەندێک شت هەوڵی چارەسەرکردنیان درابوو حتا ئەوەی کە باس ئەڵێن گەمارۆخراوەتە سەر سلێمانی پێش ڕووداوی کردەوەی تیرۆریستی بەرامبەر بە هاوکارجافکرابێ لیژنەی باڵا لە حکوومەتە بۆ لیژنەی مشتەرەکە بۆ ڕوونکردە بۆ چارەسەرکردنی بەشێک لەو کێشانێکە لە سلێمانیا هەن بەڵام بەداخەوە ئەم شتانی ئێستا زەقەکرێنەوە دیسان ئەڵێن بۆ پەردەپۆشکردنی ئەو بابەتەیە بودجێ دیژە تیرۆرتان بڕیوە ئەنجومەنی ئاسایش من ئاگادارنی من وتەبێژی ئەنجومەنی ئاسایش نیم بەڵام ئەو بە دوواداچوونەی کە کردومە موچیان نەبراوە بەڵام ئەنجومەنی دژە تیرۆر بەشێکە لە چوارچەوەی ئەنجومەنی ئاسایش ئەنجومەنی ئاسایش بەپێی یاسا دەسەڵاتی مالی و ئیداری خۆی هەیە بەپێی قانونی زاڵتی مۆزەفینی دەولەیە داوای کردووە کە خەرقێکی ئەمنی بۆ نووسراوی کردووە کە موئەسسەیەک تەمەڕود ئەکات لە مەرجعی باڵای ئەمنی خۆی ئەو مەرجع ئەتوانێت دەسەڵاتی یاساوی ئیداری خۆی بۆ هەڵپەساردنی سەرچاوی تەمویلی بەشێک لەو وەسەبێنێت هەتا ئەکەونە سەر ڕێگە قانونی داریەکانی خۆی کەواتە بودجەکەی بڕاوە بودجە ناوەخە بودجە دووشتە ئەو هاوکاری ئەوەی من زانی بێتمەوە تەنها
میزانی تەژغیلی ئیشکردنیانە نەک موچەی کارمەندەکانیان ئەو موچێ ینی ئەوەی تەژغیلیە ئەوە بڕ ئەوەی من ئەوەندە بەس من ئەتوانی ئەم بابەتش لە ئەنجومەنی یاسایش پرسی بەڕاستی چون زۆرەکاری من جاگام بینی دێمە سەر گەمارۆی سلێمانی كلمة الحق يراد بها الباطل بۆچی گەمارۆی سلێمانیتان داوە والله ما پێمان وایە بەداخەوە ئەو فەوزایی لە سلێمانی هەیە ئەو شێوازە لە حکومڕانی کە هەیە ئەمە گەمارویە لەسەر سلێم ئەمەیە نایەڵە چاکسازی لە ئیدار و حکومڕانیا بکرێ یەک نمونەت بۆ باسم کا کۆبان بە پێی ئاماری وەزارەتی دارایی ئەگەروانی بە وەزارەتی دارایی ڕوونکاتەوە ئەزانین لە سەرەتای ئەم کابینەی نوێم کە کاک مەسرور سەرپەرشتی ئەم کابینەی کردووە 40 تریلیۆن دینار خەرج کراوە بە داهاتی هەرێمی کوردستان بە داهاتی نەوتونە بە هەموو شتێک ئەزانین چەند بۆ سلێمانی خەرج کراوە لەم 40 تریلیۆنە تقریبا ئەوەی بۆ سلێمانی خەرج کراوە نزیکەی 16 تریلیۆن بوو بۆ سلێمانی سەرف کراوە داهاتی گشتی ئەوەی کە کۆکراوەوە لە هەرێمی کوردستانە بە داهاتی نەوتی و نانەوتیشەوە چکە بیرمان نەچێ هەموو داهاتی نەوت لە سنووری هەموو پارێزگای سلێمانی بە گەرمیان و هەڵەبجە و ڕاپەڕین و ئەوانەوە داهاتی تقریبا 6% کۆی داهاتی نەوتی لە هەرێمی کوردستانەکە هەموو ئەو داهاتی لە سنووری پارێزگای سلێمانی لە حلالی ئەم کابینەیە کۆکراوەتەوە 7 تریلیۆن دینار بووە واتە هەرێمی کوردستان چکە سلێمانی کەس ناتوانێت بڵێ مڵکی منە سلێمانی چۆن سلێمانیش گەورەترین یەکێک لە عزیزترین شارەکانی کوردستان پایتەختی ڕۆشنبیری هەرێمی کوردستانە پایتەختی یەکەم مەملەکەتی مەلەکێتی کوردستان بووە شاری بارزانی و شێخی نەمر بووە ینی خۆمان 100 هێندەی خەڵکی تر بە خاوەنی خەڵکی خۆشەویستی سلێمانی ئەزانین 9 تریلیۆن دینار لە پارەی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ سلێمانی خەرج کراوە کە ئەمە واجبی حەقیقی سەرشانی حکوومەتی هەرێم هیچ منەتێک نیە لەسەر هیچ چار و شارۆچکەیەکی هەرێمی کوردستان من ئەگەر یەک نموون بۆ باسکەم مەسەلەن لەم کابینەیە لەم کابینەی کە کراوە لە کابینەی نوێمە مەسەن لەو پرۆژانەی وەبەرهێنان کە کراون ئەزانین لە هەموو ئەم کابینەیە تقریبا 236 پرۆژە ئەوەی کە چکە پرۆژە دووشتە هەم تەرخانکردن هەیە خەرجکردن چکە ئەبێ بە پێی یاسا ئەنجومەنی وەزیران و سەرۆکایەتی حکوومەت تەرخانکردنی هەبێ و خەرجکردنیشی هەبێ 236 پرۆژە لە هەموو کابینی نوێما کە کراون لەم 236 پرۆژەیە 82 پرۆژەی بۆ سلێمانی بووە و کراویشە ئیترمە لەکوێ بە گەمارۆ لەکوێ خراوەتە سەری ئەگەر بابەت بێتە سەر موچە جێبەجێش کراون لە جێبەجێکردنیشان بابەت بێتە سەر موچە ئێمە لە هەرێمی کوردستان 4 سەرچاوی داهاتمانەیە داهاتی یەکەم فرۆشتنی نەوتە داهاتی دوم ئەو میزانی کە لە عێراق ئەوەی 200 ملیارەکە کە نەشیان ناردو لەم ساڵە ئەوە 12 مانگە 2 مانگیان ناردووە لەگەڵ داهاتی نانەوتی داهاتی ناوخۆوە کە داهاتی ناوخۆش بریتێ لە گومرگ و باج و ڕسومات لەگەڵ ئەو 22 میلیۆن دلاری کە هاوپەیمانان دەیدن ئەوەی کە هاوپەیمانن بۆ پێشمەرگە سەرفەکرێ 900 تقریبا 11 ملیار دینار مانگانە پێویستە بۆی موچە بدرێ ئەم 911 ملیار دیناری کە پێویستە موچە بدرێ تقریبا نزیکەی 438 ملیاری بەس بۆ سنووری سلێمانیە 438 ملیار بەس بۆ سنووری سلێمانیە لە پارەی نەوت ئەوەی کە ئەوان ئەڵێن خۆیان گوایە گەمارۆ دامراوە 300 تقریبا 65 ملیار دینار موچەی سلێمانی لە پارەی نەوت ئەدرێ ئەو باقی کەماوەتەوە ڕێککەوتنێکی لە نێوان هەر سێلانی پێکێنەری حکوومەت کە عجزی دابینکردنی موچە لە داهاتی ناوخۆ بدرێ یعنی هەموو برادران لە سلێمانی ئەوەی کە لە سەرشانیان نزیکەی 73 ملیار دینارێکە کۆیکەنەوە لە داهات بۆی عجزی موچەکەی پێ بدرێتەوە خۆ پێش هەشتی تەمووزایان و تاقمێک و شخصێک بەرپرسە لەوەی کە داهات کەمە لەم سنوورە داهاتیش هەبوو بەڵام ئێستا داهاتەکە کەمتری کردوتەوە ینی سیولە نەماوە ئەزانی کاک کۆڤان کۆکردنەوەی داهاتی ناوخۆی لە سلێمانی مامەڵەکردن بە سیولەوە و خەرجکردنی داهاتی ناوخۆی هەموو لە سەلاحێتی خۆیانە چکە لە کۆبوونەوەی حوتی 2021 هەموو ئەم دەسەڵاتانە بۆ ڕێخستنەوەی باج و ڕسومات و داهاتی ناوخۆیەکان دراوەتە بەڕێز جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لەسەر ئاستی هەموو کوردستان کێشەی هەرە سەرەکی لەوێ بەتاخەوە ئەڵێم داهاتی ناوخۆی شەفاف نییە ڕوون نییە ئەوەی کە لە حکوومەت ئێمە متابعەمان کردو بەڕێز کاک مەسرور بارزانی ئەوێ شەفافیت لە کۆکردنەوەی داهاتە هەیە ئەڵین لە برایم خەلیل لە حاجی عومەران لە باشماخ لە پەروێزخان لەگەڵ هەموو ئەو نقطە حدودیانەی کە هەن حکوومەت بەرپرسە لە هەر هەمووی ئەبێ شەفافیت لە هەموویان هەبێ بۆ ئەمەش هەموو دەسەڵاتەکان بە بەڕێز جێگری سەرۆکی حکوومەت دراوەکە لە برایم خەلیلەوە دەست پێ بکە هەتا پەروێزخان بۆ ئەوەی هەر کەم و کوڕێک لە هەر حدودێک هەیە چارەسەر بکرێ
و بەڕێز یعنی ڕێگری هەبوو لە بەردەم بەڕێزجێگری سەرۆکی حکوومەت حتا لە سنووری سلێمانی بووی بتوانین دەسەڵاتەکانی خۆی جێبەجێکە خۆ پێشماوەیەک باسی کرد کە لەگەڵ کۆمەڵێک لە بەڕێوەبەرە گشتیەکان دانیشتەوە و 53 پرۆژە پاکی خراوە و یعنی ئەم بابەتانە تازە نین ئەزانی بۆ ڕێگریکردن بۆ پاکخراون ئەمەش پرسیاری ئەخر ئێمەش ئەمانەوێت پرسیارە سەرەکیەکە ئەمەیە ئێمە ئێستا لە داهاتی نەوت کۆمپانیای دیلۆت چێکی هەموو داهاتە نەوتیەکانەکات لە هەرێمی کوردستانە لە داهاتی ناوخۆیش داهاتی ناوخۆیی ڕقمێک ئەیەن بەڵام ئەم ڕقەمە ئایا حەقیقیە ئەمە پرسیارە سەرەکیەکەیە کە ئێمە ئەمانەوێت بزان ئێستا بۆ نمونە لە داهاتی ناوخۆیی لە گومر 168 داهاتی گومرگ لە سنووری هەولێر و دهۆکان کۆکرێتەوە 132 لە سنووری سلێمانیا کۆکرێتەوە بڕیاری سەرەکی حکوومەت ئەوە بوو با چاکسازی لە خاڵە سنووریەکانی سنووری پارێزگای سلێمانیشا بکرێت ڕێ لە قاچاقچێتی و خراپ بەکارێنانی ئەم خاڵە سنووریانە بگیرێت بۆی داهاتی گومرگی لەو شوێنانش بەرز بکرێتەوە خۆ لە بڕیاری ئەنجومەنی وەزیران بوو کە هێزێکی هاوبەش لە بینی وەزارەتی پێشمەرگە وەزارەتی ناوخوا دروست بکرێت ئەم هێزە هاوبەشە کە بڕیار بوو دروست بکرێت بۆ ڕێگری لەم چ قاچاقچێتی و خراپ بەکارێنانەی کە لە ناو حدودەکانە هەبووە ئەو کاتیش لە ناو کۆبنەوە بە تیمی ئێمە وتراوەتەوە ئەم هێزە ناتوانێت چکە شەڕی ناوخۆ دروستە بێ ئەزانی هەر بەسەر ئەمەش ئەوەشم بەبیرات لە دوای کردەوە تیرۆریستەکەی هاوکارجاف یەکێک لەو شتانەی بە پارتی بە ڕسمی بە حیزبی ئێمە وتراوە ئەگەر اعترافاتەکان بڵاو بنەوە شەڕی ناوخۆ دروستە بێ باشیانی تۆ هیچ چاکسازیەک نەکەی ڕوبەڕووی تیرۆر نەبیتەوە نەتەوێت گەندەڵی و قاچاقچێتی بنبڕکەی ئەگەر لە حاجی ومەران و لە ئیبراهیم خەلیلیش بێ بڵێن وڵات توی شەڕی ناوخۆ ئەبین ئەم کارتی بەرپرسانیەکێتی ویان پێگوتون بەڵێ پێیان وتوین ئەگەر اعترافات بڵاوکەنەوە تو شەڕی ناوخۆ بین ئەگەر ئەم هێزە بڕاتە سلێمانی و لە خاڵە سنووریەکان جێگر بێت تووشی تو شەڕی ناوخۆ ئەبین بڵاو کرایەوە ینی نانا مەبەستەکە ناکرێت ئاوە مامەڵە لەگەڵ حکومڕانی و کاری موئەسسەساتی بکرێت کاک مەسرور بە دەیان جار بە ئاشکرا لە کۆبوونی ئەنجومەنی وەزیران لە کوبنەوەکانی تروتێتی باهێزی هاوبەش دروست بێ هەموو سەلاحێتێک وەزیری ناوخۆ وەزیری پێشمەرگەیان بێ یەکەم حدود بۆ ڕێگری لە قاچاقچی با بچنە ئیبراهیم خەلیل دووەم حدود با بچنە حاجی ومەران سێم اینجا بچنە باشماق چوارەم اینجا بچنە پەروێزخان باش بۆ ڕێگری لەمە بەڵام ئەوان باس لە کۆکردنەوەی داهاتەکەن یەکێتی نیشتمانی کوردستانە لە ئێمە ئامادەین داهاتی هەرێمی کوردستان هەمووی کۆ بکرێتەوە مرکزی بکرێت و دواتر دابەش بکرێت بەسەر پارێزگاکاندا بۆ ڕازێنین پارتی دیسان ئەڵێم نەیکێتینە پارتی ئەمە ئیشی حکوومەتە کاک مەسرور بارزانی وەکو سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان سیاست تێڕوانینی پارتیش کە کاک مەسرور لە حکومڕانیە جێبەجێکە ئەوەیە خەرجی و داهات لە هەرێمی کوردستان ئەبێ شەفاف بێ و ئەبێ مرکزی بکرێتەوە فەرمونون با ئێستا تیمی هەرسێلایەن لەناو حکوومەت لە ژێر چاودێری پەرلەمانی کوردستانیشە سیستەمێک دروستکەن بۆ کۆکردنەوەی تاوی داهات چۆن ئێستا سیستەمی دیلۆیت هەیە کە ڕقابە لە سەرداهاتی نەوتەکە و بالمناسبە باسی نەوتی عینزالەیە باب عینزال لە ژێر دەسەڵاتی حەشدی شعبیایە یەک قەترە نەوتی عینزالەش بۆ هەرێمی کوردستان نایە لە ژێر دەسەڵاتی حەشدی شام نازانم ئەو معلوماتە غەڵەتە کێ بم بەڕێزانە ئايات لێدوانی ناڕاستەیەن یعنی شتەکەی بە ئینگلیزی پێڵێن فاکت چێکینگ خۆزگەم بەڕێزانە کە لێدوان و چاوپێکەوتنەکەم پێشوەخت تیمێکیان بێ پێیان بڵێ با ئەم قسانت ڕاستن ئەمەیان ناڕاستن ئێستش دیلۆیت کە چێکی داهاتی نەوتەکات بە هەمان شێوە ئێمە سیستەمێکدانین چێکی داهاتی ناوخۆی کوردستان کات بەڵام داهاتەکە ئەبێت شەفا بێ لە چی نەکتەنا بڵێن وڵا بەس تۆمارکردنی داهات با مەرکەزی بێستا ئێمە بڵین حاجی ومەران هەر مێسجێک بنێرن بڵێن وڵا وەزارەتی دارایی داهاتی ئەم مانگەی حاجی ومەران 40 ملیۆن دینار بوو بۆ نمونە ئەڵێم کێ بزانێت 40 ملیۆن بووە نابێت سیستەمێکی بانقی تیابێ نابێت پارە بەدەست وەرنەگیرێ نابێت خەتی ئاساییش و خەتی قاچاقیتیانە بێ کێ تاقیمەکە کێ قەپانەکە کێ کامێرەی چاودێرەکانی دائنێت چه دەواازەیەکی سنووری کی ئیدارەیە ئەبێ بۆ هەموو دەواازە سنوورەکان ئێمە یەک سیستەممان هەبێ ئەم سیستەمە شەفاف حکوومەت ئیدارەی هەموو حکوومەتی هەرێمی کوردستان با تیمێک لە وەزارەتی دارایی لە وەزارەتی ناوخۆ لە وەزارەتی پێشمەرگە لە وەزارەتی پلاندانان بە سەرپەرشتی بەرپرسی یەکەمی هەرسێکوت لە وزارەی ناو ئەنجومەنی وەزیران بە سەرپەرشتی پەرلەمان بە چاودێری پەرلەمانی کوردستان فەرموو سیستەمێک دانێن بڕیار لە داهات کۆکردنەوەی داهات تۆمارکردنی داهات گۆڕانکاریەکانی داهات ڕوبەڕەبوونەوەی مخالەفاتی گومرگی ئەوەی پێڵەن ئێفای گومرگی و مخالەفاتی گومرگی بە هەموو شەفافانە ئەم مؤسسە بەشدار بێ ئەگەر ئەو کاتە ئەمە قسەی کاک مەسرور بە لە چەندین کۆبوونەوە توێتی نانێکمان هەبێ ئیکەینە دوو کەرت لەکوێ پێویست بێ لەکوێ پارەی زیاتر هەبێت ئەنێری بۆ شوێنی کە پارەی کەمتر تا ئێستا بە شێوەیەکی شەفافانە بەدەم ئەم داخۆ ئێستش من لە ڕێی ئەم چاوپێکەوتنەوە داوا لە بەرانی بەڕێز لە تیمی وزاری یەکێتی و گۆڕانەکەم لەگەڵ تیمی وزاری ئێمە پێکەوە سیستەمێکی شەفاف
بۆ کۆکردنەوەی داهات بەڵام بە شێوەیەکی شەفافانە بانقەکان نەبوونی خەتی قاچاق نەهێنانی مەوادی قاچاق لە هەر حدودێک بێ لەگەڵ سیستەمی کامێرەی چاودێری هەموو ئەمانە بە شێوەیەکی شەفاف دابدرێتەوە تۆمار بکرێن هەموو لایەکمان ئاگاداری سەرچاوەکەی داهات بین یەک نانوان هەبێت لە هەرێمی کوردستان ئەەکەینە دوو کرد باش بۆ لە هەولێر 120 دروستکرا 150 دروستکرا بەڵام لە سلێمانی تەنانەت ئەو سەتی کە باز شەکرێ یەکێک لە چاواشەکاریانی کە ئەکرێ ئەڵێن وڵا بە پاری نەوت ئەم جادانی 150 120 زانین بۆ معلوماتی ئێوە بینەرانی بەڕێزی شخواانەڵەندا هەمووی بۆ دهۆک و هەولێرێگوانی ئەزانی ئێمە بۆکو باسم کرد سیستەمی مالی حکوومەت لە خەرجی و لە داهاتەکانی هەرێمی کوردستان بۆم باس کردی ئەسڵەن داهاتی نەوت لە هەرێمی کوردستان ئێستا 500 میلیۆن دلار ئەدرێتە وەزارەتی دارایی کە هێشتا چکەمە پێویستمان بە 620 میلیۆن دلار هەیە بۆ مەعاشات لە هەرێمی کوردستان یعنی هەموو داهاتی نەوت ئەوەی کە دێتەوە بۆ وەزارەتی دارایی بەشی موچە ناکات ئیتر تۆ چۆن توانین پرۆژەی پێ بکەیت ڕێککەوتنی هەر سێتیمی وزاری ئەوە بوو هەموو داهاتی نەوت بۆ موچەیە ئەو عجزەی بۆ پڕکردنەوەی داهاتی موچە هەیە لە داهاتی نەوەخۆی کۆکرێتەوە ئەوەی ئەمێنێتەوە ئەکرێتە پرۆژەکان و ئەکرێتە پرۆژەی ئیسtisماری و ئەکرێتە بودجەی تەشغیلی کاک مەسرور وەکو سەرۆکی حکوومەت لە بیداهاتی ئەم کابینەوە کۆمەڵێک ئیسلاحاتی جەزری لە ناو سیاسەتی حکومڕانیا کردو ئەگەر ئەوە نەبووە هەرێمی کوردستان قوارەکەی نەئەمە یەک نمونەت بۆ باسەکەم ئەگەر ئیسلاحات لە خەرجیەکانی حکوومەت ئەزانین 240 میلیۆن دلار خەرجی مانگانی حکوومەت هەرێمی کوردستان بە ئیسراری کاک مەسرور ئەم 240 میلیۆن دلارە لە خەرجی حکوومەت هێنراوەتە سەر 6 میلیۆن دلار یعنی حکوومەت بە 6 میلیۆن دلار مانگانە ئیشەکات لە هەرێمی کوردستانە ئەگەر ئەم ئیسلاحانە بۆ ئەمەسەن داهاتی نەوت تقریبا بدایەت 23 لە سەتی داهاتی نەوت ئەهاتەوە سەر وەزارەتی دارایی بەڵام زنجیرەیەک ئیسلاحات کابینە کردی هەر سێلایەن لە ناو کابینەکرا ئێستا 43 لە سەتی داهاتی نەوت ئەگەڕێتەوە بۆ وەزارەتی دارایی مثلا بدایەت 140 میلیۆن 150 میلیۆن دلار هات دوای بۆ 200 میلیۆن دلار بۆ 250 بۆ 350 بۆ 470 ئێستا بۆتە 500 میلیۆن دلار داهاتی نەوت دێتەوە خۆ ئەگەر ئەم ئیسلاحاتانە نەکرایان لە داهات لە کۆکردنەوەی باج لە کۆکردنەوەی گومرگ لە کۆکردنەوەی ڕسومات خۆ هیچ شتێک زافە نەکراوە یەک یاسانی بڵێن لەم کابینە و لە کابین لە خولی پێنجەمی پەرلەمانە دەرچوو بڵێن وڵا بێ باج زیاد بکرێ کۆکردنەوەی باج کۆکردنەوەی گومرگ کۆکردنەوەی ڕسومات ڕێکخراوەتەوە باشتر کۆکرێتەوە داهاتی نەوت باشتر تەنزیم کراوە خەرجی حکوومەت کەم کراوەتەوە بەمە توانیمان ئێمە دوای کۆرۆنا چکە کە کۆرۆنا هات سعری نەوت نەما هەردا بەسی هەر هاڕێ کردوەکۆ لە سلێمانی ئەڵێ کۆرۆنا و بڕینی 200 میلیارەکە و دابەزینی سعری نەوت ئەگەر ئەم ئیسلاحاتانە نەکرای خۆی سا شتێک نەمابوو ناوی حکوومەتی هەرێمی کوردستان و قواری هەرێمی کوردستان بێت یا وایە قەرزمان بکردایەتەوە یان شتێک نەمە بەهێزیش بەشدار بوو لەو دەستکەوتەیە ئەمە دەستکەوتی کابینەی نوێمە سەرۆکی کابینەکە ئیسراری ڕئیسی لەم ئیسلاحاتانە بەڕێ سەرۆکی حکوومەت کردوێتی بەڵام من بۆ تاریخیڵێ مەسئولیەتێکی هاوبەش بوو ئەگەر ئەم ئیسلاحاتانەمان نەکردایە شتێک نەمە ناوی قواری هەرێمی زۆر باشە زۆر باس بۆیە جادی 150 مەتری و 120 مەتری لە داهاتی ناوخۆی سنووری هەولێر و دۆک دروست دەکرێ بەڵام قسە زۆرە لەسەر بابەتی جادی 100 مەتری لە سلێمانی خۆ جادی 100 مەترەکە لەم کابینەیە عقدی نوێی بۆ کرا و تەرخانکردنی بۆ کراوە زۆر باشە زۆر باس لە قاچاقچێتی کرا لە سنوورەکان بۆ کۆنتترۆل نەکرا باشترینە ڕێگە بۆ قاچا بۆ کۆنتترۆلکردنی ئێستش ئەو هێزە هاوبەشەیەکە لە بڕیاری هەشتا و حوتی ئەنجومەنی کۆبنەوەی ئەنجومەنی وەزیرانە دەرچەوەی هێزێکی هاوبەش لە وەزارەتی پێشمەرگە وەزارەتی ناوخۆ دروست بکرێ سەرپەرشتی دەواازە یەکەم کەسیش حەزەکەم لە ئێستۆ پێتەڵم با یەکەم شوێنکە ئەو هێزەتیان جێگیر بێ برایم خەلیل و حاجی ئۆمەران بێ باشەڵەن شەڕ ناوخۆی لێکەوێتەوە کەواتە بەدیل باشە بۆ لی بکەوێتەوە پرسیارەکە ئاخر بۆ لی بکەوێتەوە ئێستا من بۆم باس کردی داهاتی گومرگی کە بەشێکی ئەساسی داهاتی ناوخۆ لە ڕێی گومرگەکانەوەیە بۆ لە هەولێر و دۆک 68 لە سەتی داهاتی گومرگی هەبێ بۆ لە سنوورەکانی پارێزگای سلێمانی و خاڵە سنووریەکانی ئەوێ کە ئەگەر قسە لەسەر ئیجازەی ئیستیراد و جم و جۆڵی بازرگانی هەیە فەرمون با ئیسلاحات لەو خاڵە سنووریانە بکرێ بۆی 32 لە سەتی داهاتەکانی ئەو سنوورش گەورەتر ینی زیاتر بکرێ بۆی بتوانین لە پرۆژەی ئەو سنووران جێبەجێ بکرێتەوە خۆ داهاتیەوە نایەتەوە بۆ ئێرە دەستەوەستانە بن چارەسەری ناکەن نەخێرنا ئێمە باوەڕمان بەکاری پێکەوەی هەیە و باوەڕمان بەوە هەیە چەندێک پەیوەندیەکانیش گرژ بن هەرەبێ گفتوگۆ بکەین و هەرەبێ لەگەڵ یەکتری تەبابین باوەڕمان بە برا گەوری برا بچووکی نیە پارتی خۆ بە برا گەورە نازانێ لە بەرامبەر پرسی نیشتیمانی کوردستان و چاکسازی هەمان وەکو یەکین پێشتر باسەکرا لە شۆڕکردنەوەی دەسەڵاتەکان دەسەڵات شۆڕ کراوەتەوە بەڵام ئەبێ بەرپرسیارەتی شۆڕ بکرێتەوە بەرپرسیارەتی ژوەر بگیرێ باش بۆچی کێشەی دەرمان و کۆکردنەوەی زبڵ و خاشاک
لە سلێمانی هەیە بۆچی لە هەولێر و دهۆک لەبەرەوەی دیسانەڵێم لە سلێمانی ناتوانن باش ئیدارەی داهاتکەن شەفافیت لە هات داهاتی ناوخۆی سلێمانی نێ خۆ ئێستا پێش چەند ڕۆژێک بەڕێز سەرۆکی یەکێتی ڕاگەیان وتی ئێمە هێندێک ئیسلاحاتمان کردو سێقات داهاتی ناوخۆمان زیاد کردووە ئەگەر وایە بۆ چارەسەری کێشەی دەرمان و خۆڵ و خاشاک ناکەن بەس دەرمان لەوانەیە تەندروستی جیاواز ئەگەر گەندەڵیش هەبێ شتێکەوێت بۆچی هاوکاریان ناکەن داهات سەیکە هەندێک بابەت هەیە هەندێک لە بڕگەی دەرمان هەیە لە حکوومەتی عێراقیەوە دێ لە چوارچەوەی ئەوەی پێڵەن نەفەقاتی سیادی بە پێ ڕێژەی دانیشتوان ئەمەدا بەشەکرێ هەندێک بابەتی ترێ بۆ ئیدارەدانی ناو شارەکان لە هەولێر و دهۆک لەسەر بنەمای ئەو داهاتە ناوخۆیی هەیە کە ئەم شارانە بۆ خۆیان کۆیەکەنەوە ئەگینا بابڵی داهات بەسەن پارەی هیچ بابەتێکی دەرمان ئەوەی بە چوارچەوەی نەفەقاتی سیادی نەیەتە وەزارەتی تەندروستی نەدێتە هەولێر بۆ خۆی وەزارەتی سەحی عێراق مامەڵەی ڕاستەخۆ لەگەڵ پارێزگاکانی عێراق باش بۆ نمونە گریمان ئەوان گەندەڵی دەکەن هەرچیەک دەکەن ئێوە بۆچی خۆتان بە خاوەنی ئەو نەخۆشانە نابینن کە لەوێ کێشەی دەرمان هەیە چۆن ئێوە هاوکاریان دیسان ئەڵێم چۆن نابینە کاک حکوومەت یەک حکوم بەڵام ئەڵێم ئەخر نازام جەناب لە وەڵامەکەی من تێگەشتم باشش تێگەشتم ئەڵێم بابەتی دەرمان لە چوارچەوەی نەفەقاتی سیادی حکوومەتی عێراق ئەیکات و ئەوان ڕاستە و خۆ مامەڵە لەگەڵ بەڵام بەشێک لە داهاتی ناوە خۆیە بەڵام نا بەشی هەر ئەساسی وکو پێم بە باس کردی لە دەرمان بەشێکە لە نەفەقاتی سیادی بەڵام لەگەڵەوەشا هەرێمی کوردستان یەک هەرێمەکە ئێمە ئەتوانین زۆر شت بە گفتوگۆ چارەسەرکەین باش دێنە سەر هەڵبژاردن بۆچی هەڵبژاردن نەکرا لەبەرەوەی دوای هەڵبژاردننی مانگی دەی 2021 عێراق بەداخەواڵێم تەنها پارتیمنەوەی نوێ نەتیجە انتخاباتیان باش بوو تەنها ئێمەش ئەماوی سەڵبژاردنەکان بکرێ ئەو لایەنە بە ڕێزانی تر کە نەتیجە انتخاباتیان باش نەبوو بە بیانووی ئەوەی یاساکە هەموار بکرێ و بەم یاسایانی ئەوان شووتیان بە شەرتی چەقۆ ئەوێ ینی پێیان وایە یاسایەک بەم یاسایە ڕەنگە باشتر دەنگ بێنن بەو یاسایە باشتر دەنگ نێنن بەڵام ئەشیانزانی کات کەمتر ماوەتەوە بۆیە بەڕاستی بیانویان کرد بە بابەتی یاساک پارتی دیموکراتی کوردستان ئەو کاتیشوی ئێستش لەگەڵ ئەوای هەڵبژاردن بکرێ و ئێمە ئێستا ئامادەین بۆ هەڵبژاردنەکە بکرێ و بۆ چاڵنجێکیش بوو ئەوان فەرمون با ئێمە ئێستا لە ماوەی 20 ڕۆژی ئایندا کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکان کە زۆرینەکەشی لە پارتی نییە بە نوێ بکرێتەوە دەست بەکارکەنەوە لیستی دەنگدەرانی خاوێن بکەنەوە تۆماری دەنگدەرانی عێراق بۆ هەڵبژاردننی عێراق کراوە ئەم تۆمارە دەنگدەرانە بهێنن ئەوەی پێڵێن تالیسیۆنتەر هەر شتێک بۆ شەفافیەتی کۆمیسیۆن پێویستەکە بە هاوکاری لەگەڵ یونامی بە هاوکاری لەگەڵ کۆمیسیۆنی عێراق فەرمون با کۆمیسیۆن دەست بە کارەکانی خۆی بکات و ئێمە لە ماوەیەکی کەما یاسای هەڵبژاردن پارتیش ئامادەیە هەمواری کات ئێستا ئەو سیستەمە مختەڵەتەی لە دوا کۆبوونەوەی لای جەنابی کاگنسیروان کە کراوە بە ئامادەبوونی جەنین بلاسخار کە سکرتێری مەکتەب سیاسی پارتی ئەو کات و داوای کردووە ڕێی پارتی ئەمە بۆ یاسای هەڵبژاردن هەموار بکرێ سیستەمێکی مختەڵەت بەوەی کە ئێمە قایمێکی نیشتیمانی 50% دەنگەکان ینی کورسیەکانی پەرلەمان بۆ ئەو سیستەمە نیشتیمان بۆ ئەو قائیمە نیشتیمانیش 50%شی لەسەر بنەمای ڕێژی دانیشتوان بۆ پارێزەکان دابش هەندێک حەزب و لایەنی تر دەیانگوت پارتی و یەکێتی لە ژێرەوە ڕێککەوتون کە هەڵبژاردن نەکرێت بەڵام بەس لە ئەلاماڵن ئێمە ئامادەین من تەحەدای هەر لایەنگەکەم پارتی سوور بوو لەسەرەوەی هەڵبژاردن بکرێت بەڵام پرسیارەکە ئەمە بوو دەستمان بۆ هەندێک مەلە ببردای زۆری نەمان بەکاربێنە ئێمە دەهات پارتی لە بابەتێکی نیشتیمانیا دەستی بۆ زۆری نەبردووە ئێمە نامانەوێت بابەتی هەڵبژاردن بابەتێکی چارە نووسازە ئەمانەوێت هەموو لایەنە بە ڕێزەکان حتا ئەوانەشی کە کورسیان لە پەرلەمانیە ڕنگ و دەنگیان لە ڕنگڕێژکردنی سیاسەتی انتخابی هەبێ چه ڕێگر بوو ئەو لایەنانەی کە ئەیانزانی نەتیجەی انتخاباتیان باش نابێ بەڵام ئێستش نەچۆ بچێ ئێستش فەرمون با ئێمە لە ماوەی 3 هەفتەی ئایندا کۆمیسیۆنی سەربەخۆی هەڵبژاردنەکان متمانیان پێ ببەخشینەوە بۆ پێکاتی ئێستاشەوە حکە پارتی زۆری نەژنێتیایە بۆی ئەم کۆمیسیۆنە لەگەڵ یونامی لەگەڵ کۆمیسیۆنی عێراق لیستی دەنگدەرانی عێراق بێنێت ئەوەی کە هیارێمی کوردستان بەشداری کردو کە پاکترین و بێگەرترین لیستی دەنگدەرانە تالیسێنتەر و هەر بابەتێکی تر کە پێویستەکە بۆ شەفافیت با کۆمیسیۆن بەکارەکانی خۆی هەستێ و لە خلالی مانگی 1 و 2 ئێمە بتوانین یاسای هەڵبژاردنیش پێکەوە هەموار بکەینەوە بۆی لە یەکی سێ بەڕێز سەرۆکی هەرێمی کوردستان بتوانێت ڕۆژێکی هەڵبژاردن دیاری کات بەلای کەم چکە کۆمیسیۆن 6 مانگی کەوێت پارتی دیموکراتی کوردستان ئێستا حاضرە بوو کەواتە ئامادەن بەفرەبازنەیش بۆکو بۆ ئەمە ڕێی ئێمە بووە لایەنەکانی تر ڕێی تریانەیە با لەسەر مێزی گفتوگۆ بگەینە خاڵی هاوبەش زۆر باش بڕیار بوو غاز لە کۆرمۆرەوە هەناردە بکرێ سەرتا بۆ ناوەخۆی بێ دواتریش هەناردەی دەرەوە بکرێ بۆچی ئەمە نەکرا ڕێگریەکان چی بوون بەداخەواڵێن بەشێک لە ڕێگریەکان ئەوەندە سەڵاتدارانی ئەو سونە داوای حساکەن یعنی ئەمە زۆر بڕون و ئاشکرایی وایە ینی داوای حسایان کردووە
لە کاتێکە ئەم بابەتێکە پەیوەندی بە ژێرخانی ئابووری هەرێمی کوردستانەوە هەیە حس و حسەکاری نابێت لەم بابەتانە قسەی لەسەر بکرێت لایەنێک دێت ئیسیسمارەکات بەسەرسەر و بەسەر چاو هەرێمی کوردستان نەوت و غازی هەرێمی کوردستان مڵکی تەواوی خەڵکی کوردستانە وەکو باسم کرد ١٩٤ نەوتی هەرێمی کوردستان لە هەولێر و دهۆکە ئێستا بڕبڕی پشتی موچەیە لە هەولێر و دهۆکەوە دێ غازی ئەو ناوچەیەش مڵکی تەواوی خەڵکی کوردستانە ئەم غازی ئەم ناوچەیە حکوومەت هەرێم عەقدێکی لەگەڵ شەریکەی کردو بە ناوی پیرل پێترۆلیەم داوایان لێ کردووەن کە تەنها گاز بۆ وێزگەکانی بەرەمهێنانی کارەبا کە بەشێکیان لە سلێمانیشن ئەم وێزگەیە بێت بۆی بە 350 بەڵام بەداخ ئێستا تقریبان ئەگەر بتوانێت سەرچاوی گاز بۆ ئەو وێزیانەدا بینکرد 1250 مگاواتی تر کارەباتێتە سەر توانای بەرەمێنانی هەرێمی کوردستان ئەوان بۆیە داوای پشکەکەن چکە کۆمپانیا کارش لەم بابەتەیە هەیە ئەڵەن پارتی پشتی هەیە بە هیچ شێوەیەک کۆمپانیای کار من بە سەراحەت پێتەڵێم ئەوان نەهاتوون خاوەنددارێتی گازی ئەو ناوچەیە بکەن تەنها کۆمپانیایەکەن خیبرەی دروستکردنی بۆری نەوتی کوردستانی ئەوەی کەیسا نەوتی هەرێمی کوردستانی پێگوازرێتەوە سوود لە ئەزمموی ئەمان چکە تاکە کۆمپانیان کە بتوانێت ئەم بۆری نەوتی دروستکە و خۆماڵی بێ تەنها ئەوان ئەم بۆریە دروستەکەن لەوەی کە هێنانی گازی لە گازە لە سەرچاوی کۆرمۆرەوە بۆ بنکە بۆ وێزگەکانی بەرەمهێنانی کارەبا ئەزانی کاک کۆڤان ئەمە وای کردو ئێمەستا مەسەلەن ئەگەر ئەو گازە بێت ئەو گازوئیلەی کە ئەکردرێ بۆ وێزگەکانی بەرەمێنانی کارەبا لە دهۆک مانگانە تقریبا 11 میلیۆن دلار لەسەر حکوومەتی هەرێمی کوردستانەکەوێت ئەو ڕێگریانی کە ئێستا ئەیکەن بۆی گازی کۆرمۆر نەگاتە وێزگەکانی بەرەمێنانی کارەبا مانگانە زەڕی 90 میلیۆن دلار لە حکوومەتی هەرێمی کوردستانەیە چکارن پارتی دەست بەسەرمە شاگرێت وانە لەبەرەوەی بڕیاری ئەنجومەنی نەوت و غازە هەر بەڕێزێک هەر تێبینیەکی هەیە فەرمەوە کۆبوون ئەنجومەنی نەوت و غازە توان قسەی تیا بکەن پارتی وەکو حیزب چه عیلاقی بەم بابەتە هەیە ئەنجومەنی نەوت و غازەیە هەر سێلایەنە سەرێکی پێکێنەرەکەی حکوومەت ئەندامیان هەیە لەناو ئەنجومەنی نەوت و غازە با لێ قسە لەسەرم بابەتە بکەن شەفافانە بیخەنە ڕوو زۆر باش بابەتیشترەوە بوو کە پارتی بڕیاریدا بوو هەر کەسێکە بێت ئەندامی مەکتەبی سیاسی ئەبێ لە پۆستە حکوومیەکەی نەمێنێ بەڕێزشتان پەرلەمانیەکەش بەڕێستان جگری سەرۆکی پەرلەمان چه شوێنی تۆگرێتەوە ئەمە بڕیاری حیزب و جەنابی سەرۆکە 45 ئەندامی پەرلەمانی کوردستان لە فراکسیۆنی پارتین هەر بەڕێزێکیان حیزب بڕیاری لەسەربات لە من باشتر ئەتوانێت جێی هێمنەورامی بگرێتەوە و هەمومان پاڵپشت و پشتیوانی یەکلای نەکراوەتەوە نەخێر بە هیچ شێوەی باش ئێستا خەڵک چاوەڕێ ئێوە کە ئازان یەک لێ دوانی یەکێتی و پارتی کاریگەری لەسەر دەرونی خەڵک هەیە ئێمە ئێستا خەڵک چاوەڕێکە ئێوە بگەن بە چارەسەرێک چارەسەریەکان دیسانەڵێن هەردوو لامان خۆمە شەڕی ناخۆشمان کرد ڕێکەوتنی واشنگتنی بەسەرهات نەگەشتوینەتە شەڕی ناخۆ ناژگین خەڵکی کوردستان دڵنیا ئەەکەینەوە بەڵام ئەم جیاوازیانە هەن دوو حیزبی سیاسی جیاوازین دوو ئایدۆلۆژیای جیاوازمان هەیە دوو ئەولەوێتی جیاوازمان هەیە دوو تێڕوانی جیاوازمان هەیە بەڵام ڕێکەوتنیشمانە ڕێکەوتنی سیاسیمانە ڕێکەوتنی کابینەمان هەیە کارنامەی هاوبەشمان هەیە و بەرژەوەندی نیشتیمانی کوردستان خاڵێکە کە هەردوو لامان ئەبێ ئیشی زیاتری لەسەرکەینەوە بۆیە چەندێک ناکۆکیش بین هەرە بە دیالۆگ گفتوگۆمان لە بینە هەبێ وێ من خەڵکی کوردستان دڵنیا ئەکەمەوە سیاسەتی پارتی سیاسەتی دەرگای کراوەیە سیاسەتی دیالۆگە بەڵام ڕوبەڕووی هەموو چاواشەکارێکی شەوەستینەوە کە بەرامبەر بە پارتی و کابینەی نوێم و سەرۆکی حکوومەتێک بێ کە جێگری سەرۆکی سپاس بۆ دکتۆر هێمن هەورامی ئەندامی مەکتەبی سیاسی پارتی دموکراتی کوردستان کە لەگەڵمان بوو سپاس سپاس بۆ ئێوەش کە بینەرمان بوون هەر لە خۆشی دابن.